پێمان خۆشە بەردەوام سلێمانی یەکەم بێ بەڵام بۆ ئەم یاری ئەمڕۆ سەرکەوتنی گیانی بەرزی وەرزشیمان لە هەموو شتێکی تر لە هەر بردنەوەیەکی تر بەلاوە گرنگە. جەنابێ ئەو هاندەرانەکە بینی هەموو کەسەکە بە جۆش و خۆشەوە هاتووە وەکو پارێزگای سلێمانی چ پەیامێکە هەیە؟ بە ناوی خەڵک و پارێزگای سلێمانیەوە پێشوازی لەم یاریە شایستە برایانەیە ئەکەین و بە تایبەتی بە خێرهاتنی گەرمی یانی هەولێرەکەین کە بۆ شاری خۆیان بۆ ناو خەڵکی خۆیان بۆ ناو مەیدانی یاریکردنی خۆیان هاتوون. ئێمە نەهاتوین لێرە بەڕاستی هانی لایەک بین دژی لایەکی تر. پێمان خۆشە بەردەوام سلێمانی یەکەم بێ بەڵام بۆ ئەم یاری ئەمڕۆ سەرکەوتنی گیانی بەرزی وەرزشیمان لە هەموو شتێکی تر لە هەر بردنەوەیەکی تر بەلاوە گرنگە. بۆیە بنسپاسی هەموو هاندەرە خۆشەویستانە ئەکەم کە زیاتر لە 20,000 هاندەر ئەمڕۆ لەگەڵمانە ئامادەن. ومێ دەکەم کە یاریەکە لە کەشێکی بەرزی تەکنیکی و هونەریە وەرزشیە بە ڕۆحی بەرزی وەرزشی بەڕێوە بچێ وەکە سیاسی و کارکتەرە سیاسیەکانمان چاو لە کای وەرزشی و یاریکەرەکانمان بکەن بۆیە ئەم دۆخە چەقبەستووی کوردستان بە ئاراستەی کرانەوە بڕوات. ئەمڕۆ خەڵکی شاری هەولێر هاتوونەتە سلێمانی چ پەیامێکیان پێڵێ وەکو پارێزگاری سلێمانی؟ من زۆر بە خێراتنیانەکەم بۆ ناو خەڵکی خۆیان بۆ شاری خۆیان بۆ ناو دڵی هەمومان هاتوون. سلێمانی ئەوەی سەلماندووە کە شاری هەر کوردێکە لە هەر شوێنێ بێ و پێگە و شاری هەر ئازادی خوازێکە لە هەر شوێنێکی دنیا بێ.